ڕازان دەچینە لای ڤیتیە کە هاوکارمان ئازاد و مەراوایی بۆی ئامادەکردنی سەبارەت بە دابشکردنی هاوکاری بۆ بێباوکان و هەژاران پێکەوە بینەری و ڤیتیە دەبین. بەناوی خوای گەورە میهرەبان وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر خۆمان بە خۆشحاڵە زانیکەوە جارێکی کەشتوانیمان بە هاوکاری خێرمەند و خەڵکی خێرخواست بڕی 50 سەبەتەی خۆراک دابین بکەین بۆ خەڵکی هەژار و منداڵی بێباوک کە ئەوە زێ دڵخۆشی هەموو لایەکمانە بەتایبەت ئەوڕۆکە بێموچەی و قەیرانی دارایی ڕووی کردوتە وڵاتەکەمان خەڵکێکی زۆر تەنانەت پێویستی بە ژەمی خواردنیشە بە جلوبەرجیشە بە نەفتیشە ئێمە لە درێژە کارچالاکیەکانماندا بەردەوامین لە هەر وەرزێک لە وەرزی قوتابخانە لە وەرزی زستان لە وەرزی ڕەمەزان بۆ بە بەردەوامی بە هاوکاری ئەو خێرومەندانە لە سەرخەتین خەڵکی کرێسی هەژار نەدار بێباوک بەسەرەکەینەوە خێر و سەدەقەکانیان بەدەست دەگەین وەک دەستێکی ئەمین. دەستخۆشی لە کەناڵەکانتان کەکەم خێراتنانەکەم داواکاری لە خێرخوازانەکەم بەردەوام بن وەکو ئەو خێرخوازانە لەبەرەوەی ئێمە پێویستمان پێ بۆ هاوکاری هەموو خاوان منداڵی بێباوکین بێ فەقیرین دەستخۆشتان دەکەم. لە خدای گەورە بە زیادی بی لەنگۆش بە زیادی بی سەرنگ و سەلامەت بی خدای گەورە بە زۆرێ ئەو ڕزقی حمری دەتێ لە خاتی گەورە یەخوتێ چەندت کە ڕزقن هەندەم حمری دریشکەت و لە خاتی گەورە یەخوتکەی خوایە ئەو کەناڵەش هەر بەردەوام بی ئەو ساحیبی ئەو ئیشەکردی حمری گەلەشی دێژ بی خوایە بەرەکەویتی کەویتە ڕزق و ڕۆچارە حمری ما خۆ مارو منداری خوایە هەما حمری درێژ بی ئەو هاوکاریە ئەنگۆ کردە